سڵاوتان لێبێ ئەزیزان لە پامێکی تری هاوڵاتیان لەگەڵێەوە بم. ئەمڕۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەستی پێکردووە. هەر یەک لە قوارە و لایەنە سیاسەکانیش بە بانگەشەکانی خۆیان بەشدارە بن لە هەڵمەتی هەڵبژاردن بۆ ئەم خولەی پەرلەمان. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا پێتان باشە ئەم لایەنە و قوارە سیاسیانە چۆن بانگەشەکانی خۆیان بکەن، چۆن خۆیان پارێزن لەوەی بەرامبەرەکانی یەکتر نەشێن و ئازی نەکەوێتە نێوان کەس و لایەنە سیاسەکانیش. ئێمە ئەوانە دوێن نیەوەش دەگەڵمان. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا پێتان باشە ئەم لایەنە و قوارە سیاسیانە چۆن بانگەشەکانی خۆیان چۆن خۆیان پارێزن لەوەی بەرامبەرەکانی یەکتر نەشێن و ئازی نەکەوێتە نێوان کەس و لایەنە سیاسەکانی. ئەبێ لایەنە سیاسەکان خۆیان هەوادارەکانی خۆیان وا تێبگەێنن کە ئەمە منافەسەیەکی شەریفە لە بینی حیزبەکانە بۆ مەسیری میلەتێکە. دڵسۆزی نواندن بۆ خەڵک هەستەکەم ئەوە کافیە. لایەنێکی سیاسی ئەوەیە کە هەمویان ببن برا وەکو یەک هەڵوێست بچنە پەرلەمانە پەرلەمان دروستکردن بۆ پەرلەمانە خزمەتی میلەتی پێ بکات. سڵاو لێبێ. سڵاو بەخێر بن. وەکو هاوڵاتیەک پێت باشەم جارە لایەنە سیاسەکان چۆن بانگەشە بۆ خۆیان. واللهی مەسەلەی بانگەشە کە ئێمە یعنی بەپێی ئەم ئەزمموی ئەم 30 ساڵ بەر زیاد لە 30 ساڵ کە گایت ڕۆشتوین تەماشاکەیت بڵین ئەم هەڵبژاردنە چەندین بڵین ساڵ دیومانە و ئەو بانگەشە شتانەشی کە کراون یعنی هەستەکەم یعنی لە جێی خۆیان نەبووە لە ڕاستیە ینی هەمووی ئەم جارە چۆن بێ بەڕایت وڵای ئەم جارە ینی خۆی مەسەلەن ئەڵێ ئاگر لە دەنگش قارتەوە دروستە بێت تۆ مەسەلەن لە سەرەتایە ئەگەر بێت و ئەم منافەسەیە بە شێوەی مەسەلەن زۆر نەبێتە هۆی شەڕ و نەبێتە هۆی پێگادان و نەبێتە هۆی مەسەلەن ئەوە نییە زۆر شکانی یەکتری و چونکە ینی شکانی هەر لایەشیان شکانی خۆمانەگرێتەوە. پێت وایە ئەم سەرەتای دەستپێکی بانگەشەیە گرنگە بۆ ئەوەی ئیتر پێنەنێنە ناو ئەو تونند و با بڵێن دەروون گەرمی جارانەوە. بەڵێ ئەگەر بێت و مەسەن تۆ لە سەرتاوە ئەو ئاگرە بڵین دروست نەبێ و ئاگرە خۆش نەکەین لەو باوەڕام دانیشتەکانی داهاتوومان بڵێم نەرمونیانتر و بە ئاشتی تر ئەڕوات. ڕاردەکانی پێشەوە زۆر جارەمان بینی تاکەکان لە نێوان خۆیانە لە کاتی بانگەشە ڕەنگە دڵعاجزی خوانەخواسە کێشەی تریش دروست بوو بێ. پێت وایە لایەنە سیاسیەکان خۆیان تەئسیریان لەسەر ئەو تاکانە هەیە تاوەکو ئەو دەروون گەرمیان نەمێنێت. وڵی تر خۆیان مەسەنەوە لە دڵسۆزی بۆ لایەنەکەی خۆیان ئەو جۆرە بیرکردنەوە لە ناخیانە و لە هەڵس و کەوتیانە ئەبینرێ. ئەو لایەنەکانیش مەسەلەن خۆی ئەو دڵسۆزیە لە ناخیا بەرامبەر بڵین ئەو بیر و باوەڕێی ئەو هەڵبژاردەی بەڵام ئیتر مەرجیش نییە مەسەلەن لە سەروەوە پێی بڵێن مەسەن تو ئاوە بەرنامە ڕێژی بەم جۆرەی بەڵامی تر بەرنمەکەی پێشتر ئەو بەو دڵسۆزی و بەو مەسەلەن خەمخۆری و خوێن بۆ ڕشتویە مەسەلەن جێبەجێیەکە. هەڵواسینی پەڕەوانە تاسیری لەسەر گۆڕینی ڕای خەڵگەیە بۆی دەنگ بە لایەنێکی کە بدایانە. بەڕای من شتێکی باش نییە عنی ئەو هەموو پەڕ ئەو زیاد ئەو لە جیاتیەوە مەسەلەن ئەو هەموو مەسرف و ئەو پارە زیادیەی کە لەوە خەرجەکرێ هەستەکەم ئاوە بە هەدەری نین بۆ وڵاتانی دەرەوە یعنی با ئەو بڕەپارەی کە ئەو داهاتە کە دەستمان کەوتووە بەڕاستی بەو شتە سادەیە لە دەست نێچکێمە کاتیە ڕاستە یعنی بۆ چەند ساڵی پاش ئەوە بەڵام ئێمە ینی بناغەیەکمان هەیە لەوە هەستەکەم ینی تۆ تەماشاکەی ئەم هەموو پەڕۆ و شتە هەڵەواسرێ جاری وایە لە شەوەکەیە ئەبێ بە ڕەشەبا هەر هەمووی لە ناو ئەچێ ئەبێ بە باران و بەلافا و هەر هەمووی لەو سەر عەرزە ینی هەر بۆ بەهای مەسەلەن ئەو کەسانەش بۆ بەهای ئەوی خۆشەکە مەسەن ئەو شتە بەو شێوازە بەربڵاوی و بەو شێوازە زۆری و بەو شێوازە ناپێویستە ینی ئەو شتە نەکرانی دڵسۆزی نواندن بۆ خەڵک هەستەکەم ئەوە کافیە
یعنی تۆ مەسەن ئیش بۆ گشتی خەڵکەی بێتە ناو خەڵکەوە یارمەتی بە گوێرەی بوونی خۆت بۆ کەسەکان بەڕاستی ئەوە بەسن. لە هەڵبژاردنەکانی پێشەوە بینیمانە لە کاتی بانگەشە زۆرێک لە یەکترشکاندن هەبووە، ینی ڕەنگە هەر خەڵکی ئاسایش لە نێوان خۆیانە لە کاتی گفتوگۆ و مناقەشەیە عازیان بوو بێت. پێت باشە ئەم جارە چۆن بیکەن کە ئەم کێشانە دروست نەبێتەوە جارێکی؟ عرضم کردی بە دیموکراتیانە وەکو دووەلی غەرب چۆنێکەنەوە شێوەیەکی ئاشتیانە ئایا دەرەجەی سەقافەتی ئەم وڵاتە گەیشتوتەوەی ئەوروپا نا ئیتر چۆن کراوە بێ ئینتیخابات دەربکرێ. باشە چۆن بکرێتەوەکو ئەوەی کە تۆ باسیەکەی ینی بە شێوازێکی سەقافەت با بڵێن ئەو هەڵمەتە بەڕێوە برێت چی بکەن ئەو لایەنە سیاسیانە خەڵک بە هەمان شێوە؟ ئەبێ لایەنە سیاسەکان خۆیان هەوادارەکانی خۆیان وا تێبگەێنن کە ئەمە منافەسەیەکی شەریفە لە بینی حیزبەکانە بۆ مەسیری میلەتێکە بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی دوور لە غەش و احتیال و دزی و ئەمانە بیکەن. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا پێتان باشە ئەم لایەنە و قەوارە سیاسیانە چۆن بانگەشەکانی خۆیان چۆن خۆیان پارێزن لەوەی بەرامبەرەکانی یەکتر نەشکێن و ئازی نەکەوێتە نێوان کەس و لایەنە سیاسەکانی. ئەبێ لایەنە سیاسەکان خۆیان هەوادارەکانی خۆیان وا تێبگەێنن کە ئەمە منافەسەیەکی شەریفە لە بینی حیزبەکانە بۆ مەسیری میلەتێکە دڵسۆزی نواندن بۆ خەڵک هەستەکەم ئەوە کافیە. لایەنێکی سیاسی ئەوەیە کە هەمویان برا وەکو یەک هەڵوێست بچنە پەرلەمان و پەرلەمان دروستکەن بۆ پەرلەمانە خزمەتی میلەتی پێ بکات. پێت باشە لایەنە سیاسەکان چۆن بانگەشە بکەن کە کێشە و گرفت بۆ یەکتری دروست ناکەن لەم هەڵبژاردن؟ پێمان باشە بانگەشەیەکی هێمنانەوە لەسەرخۆ بێ و کەس دەکەدان نەکە و کەس شعوری کەس بینان ناکە بۆی بەڕێکوپێکی و بە خۆشی بڕا بەڕێوە ئەم دە 15 ڕۆژێک کە دیعای انتخاباتەیە. لە هەڵبژاردنەکانی پێشەوە بینیمان زۆر جار یەکتر شکاندن یان با بڵێن هەر خودی هاوڵاتیش جۆرێک لە دەروونگەرمی پێوە دیار بوو. چۆن بتوانین ئەم هەڵبژاردن جیاواز لەوانی تر بانگەشە بکەن لایەنە سیاسیەکان؟ وەڵاهی بەڕێکوپێکی و لەسەرخۆ بە هێمنانە و دیعای انتخابات کەن و کەس شعوری کەس بینانەکە بۆی تەشەنج و ئالۆزی دروست نەبێت. هەڵبژاردنەکانی پێشواش جۆرێک لە شەڕەپەڕۆمانە بینی پێت وایە ئەم شەڕەپەڕۆیە کاریگەری لەسەر هاوڵاتی هەبێ بۆی دەنگ بە لایەنێکی سیاسی بدا یاخود دەنگ بە لایەنێک نەدات؟ نەوەڵا هیچ تاسیرێکی نییە بەس مەسروفاتێکی زیایە و هیچ تاسیرێکی نییە و کەسێک کەیەکی هەڵبژارد هەرەوە هەڵبژێرێت دیعای بۆ کات دیعای بەنەکە پڕۆی بەڵاسێ پڕۆی وەڵاسێ هەرو کەس هەڵبژێرێت کە خۆی دڕی دەی پیاوە کە خۆی لە دڵایەتی. وەڵی هەر باشترینشتەوەی بە شێوەیەکی هێمنانە یعنی هیچ تەشەنوجێکی تیانە بێ هیچ توندتیژی تیانە بێ هیچ هەڵچوونێکی تیانە بێ هەر یەکە بۆ خۆی تر بانگەشەی بە شێوەیەکی دیموکراسیانە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی شارستان بانگەشەی خۆی بکە چکە وەکو برادەرە وتی ئەوەی لە دڵی خۆیان کە دەنگ بە هەر بەرنمەیەک یا هەر کەسێک یا هەر شخصێتێکی بزانێ خزمەتی خەڵکەکە دەنگی داتی و لە زوو بڕیاری لێداوە و تر هیچ پێویست ناکە بەڵام لەوەش ناچێ خەڵکەکە زۆر بێ تااقەت بووە لەبەر من داوایە حەزەکەم هەموو خەڵک بچێ چکە ئەوەی تۆ ئەگەر حەز بە حیزبێ ناکەی نەچی باشترەوەی بچی. مامۆستا پێت وایە ئەو شەڕەپەڕۆیی کە لە زۆر جار لە بانگەشەکان نایبینین بتوانێت قەنەعەتی کەسێک بگۆڕێ کە دەنگ بە لایەنێکی سیاسی بدایان دەنگی پێنایە؟ مەگەر خەڵکێک لەگەڵ ڕێزمە نەختە ئاستی ڕۆشنبیری کەم بێ یا شتێکی ئینە ناوەڵا هیچ تەسیری نیە و شەڕەپەڕۆیە تەنها ئاژاوەیەکە وچی تر. باشە بۆ زۆر جارە بینین لە وڵاتە پێشکەوتوەکانە بانگەشەکردن زۆر بە هادی و لە سەرخۆی بانی بەڕێوەچێ بەڵام لە وڵاتی خۆمانە خودی تاکەکانی کۆمەڵگەیش کێشیان لەگەڵ یەکتریا بۆ دروستە بێ لە کاتی بانگەشەیە. ئاستی ڕۆشنبیری ئەو خەڵکانەیە ئاستی ڕۆشنبیری ئەوێ بەرزت تاپەن ئاستی ڕۆشنبیریان گەشتە ئەو ڕادێ ئیتر هیچ پێویست ناکە بەڵام ئێمە هێشتا ماوین. چۆن بگەینەوە ئاستەی ئەوان بەڕای تۆ؟ وەڵاهی بڵاوکردنەوەی ڕۆشنبیری خەڵک ڕۆشنبیرکەن تربێتی ئەم حیزبانش بە تایبەتی خۆیان لەوە چه حەز بکەن خەڵک هەروە وەکو کۆیلێک خەڵک پێت وایە ئەگەر لایەنە سیاسەکان خۆیان هێمنی پارێزن ئۆتۆماتیکی بۆ خەڵکی شەگوازرێتەوە ئەو هادیەت بڵاو بێت. زۆر تەواو ڕاگەاندنش دەوری هەیە لەوە ڕاگەاندن ئێوەمانە مەفروزە یعنی دەورێکی باڵاتان هەبێت لە بڵاوکردنەوەی ئەو جۆرە ڕۆشنبیریەوە ئەو بۆ وریاکردنەوەی خەڵک و ئاستی وشیاریان بەرز بێتەوە. هەڵبژاردن دەستی پێ کردووە پێت باشە لایەنەکان چۆن بانگەشە بکەن کە
یەکتری نەشکێنن لەم هەڵبژاردنەیە. والله کاکی جەمن شاچەما وەکو پرسە گورگانەواتە ئەیکی کەس بە کەس نیە خۆ نییە بڵێت بە شتێکی ڕێک و پێ ناچێ بەڕێ و بە قانون ناچێ بەڕێ و حیزبەکە خۆی دەورە بینێ حیزب دەورە بینێ ئەو بە ئارەزوی خۆی بڵێن کەی بێوە دانێ. ئەبینین زۆر جار لە کاتی بانگەشەیە خەڵکیش لە ناو خۆیان ینی تاکەکان لە نێوان خۆیانە ئەبێتە زۆر جار بێتە کێشیان ئەبێتە دڵعازی لە یەکتری لەسەر دوو لایەنی سیاسی پێت وایە حیزبەکان تەئسیریان لەسەر خەڵک هەیە تاوەکو ئەم جۆرە یەکترشکاندنە دروست نەبێتیانە. وەڵاوە باش نییە ئەو زەلا و تاکە بۆ خۆی گەڕێتەوە کە بۆ چوونی خۆی بڵێت چونکە بە بیر لەوە بکاتەوە بڵێن کە ئەو دەردی تۆڵە یەکترشکانە نەکەن ئیتر بە ئەو حساب لایەنە سیاسیەکان خۆیان ئەتوانن وا لە هاوڵاتی بکەنی وا لە دەنگدەرەکانی خۆیان بکەن کە لە کاتی مناقەشە لە کاتی گفتوگۆکردن لە ئەو مدەیە کە بانگەشەی هەڵبژاردنە ئارامی لەسەر خۆی خۆیان پارێزن بۆ ئەوی هەم یەکترشکاندن و دڵعاجزی دروست نەبێ هەم بە شێوەیەکی هێمنانەیش پرۆسەکە بەڕێوە بچێت چونکە زۆر جار بەهۆی گەرموگوڕی و حەماسی و حیزبانەوە بەهۆی گەرموگوڕی و حەماسی بانگەشەکەیانەوە لە کەناڵەکانیانەوە یاخود لە ئەو پەیامانەی کە بە هاوڵاتیانەدەن ئەم جۆرە دەروونگەرمیە دروستە بێ بۆیە ئەم جارە هاوڵاتیان داواکەن ئەو لەسەر خۆیە بپارێزن تاوەکو کێشانە دروست نەبن. ئێمە زیاتر هاوڵاتیە دوێنی بزانین ئەوان لەسەر ئەم بانگەشەی مان پێڵێن لەگەڵمان بن. ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا پێتان باشە ئەم لایەنە و قوارە سیاسیانە چۆن بانگەشەکانی خۆیان چۆن خۆیان پارێزن لەوەی بەرامبەرەکانی یەکتر نەشێن و ئازی نەکەوێتە نێوان کەس و لایەنە سیاسەکانی ئەبێ لایەنە سیاسەکان خۆیان هەوادارەکانی خۆیان وا تێبگەێنن کە ئەمە منافەسەیەکی شەریفە لە بینی حیزبەکانە بۆ مەسیری میلەتێکە دڵسۆزی نواندن بۆ خەڵک هەستەکەم ئەوە کافیە. لایەنێکی سیاسی ئەوەیە کە هەمویان ببن برا وەکو یەک هەڵوێست بچنە پەرلەمانە پەرلەمان دروستکردن بۆ پەرلەمانە خزمەتی میلەتی پێ بکات. وڵا هەرکەس بۆ دەست بۆ دەمی خۆیە بە هەرکەس بۆ خۆی دیعاە بۆ خۆیەکە بەس ئەوەی کە بیر و باوەڕی هەبێ و بەرنامەی جوانی هەبێ بەرنامەکەی بڕوا بڕێەوە. باشە تۆ پێت باشە وەکو هەڵبژاردنەکانی پێشوو کێشە لە نێوان خەڵک و لایەنە سیاسەکان و یەکتشکان دروستە بوو ئەم جارە چی بکەین تاوەکو لایەنە سیاسەکان ئەم کێشانە دروست نەکە لە نێوان هیچ نییە هەموو بیر و باوەڕەکە حسابە ئەو پەرەپەڕەمەڕە هیچ نییە بیر و باوەڕی دڵ حسابە ینی شەڕەپەڕۆکە پێت وایە هیچ تاسیری لەسەر گۆڕانی خەڵک نییە تاوەکو دەنگ بەلای باوەڕەکە لە دڵی کەس زەلامەکە ئایا پەڕە هیچ نییە. لایەنە سیاسەکان خۆیان تاسیریان لەسەر خەڵگەیە تاوەکو کێشە لە نێوان یەکتریا دروست نەکە خزمەتی جەماعەتی خۆی کردووە باوەڕی پێێتی ئەوەی کە خزمەتی جەماعەتی خۆی کردبێ ئەوەی کە کڕیبەتی بە پارە تاکید لە بۆ خۆی حسابێکەوە هەر بۆ ئەویش دەنگەوە تێگەیشتی ئەو کراون بە پارە خۆی مەفروسە لە هەموو جارە دەرزە وەرگیرێ لە پێشووتر پێم باشەم جارە بانگەشەکان نێنە دەرەوە نێنە سەر شەقامەکان و گۆڵانەکان با لە هۆڵەکان نابێت بە شێوازێکی جوان شێوازێکی مەدەنیانە. پێت وایە لایەنە سیاسەکان تاسیریان لەسەر خەڵگەیە تاوەکۆم کێشانە دروست نەبێ لە کاتی مناقەشە و گفتوگۆکردنی هەڵبژاردنە خۆی کێشەکە لە سیاسیەکان و دەست پێکەرانە لایەنەکانەوە من قەنەعەتم وایە بەسەم جارەوانە بێ خەڵک بۆ شێکی تری کرد بێتەوە و هەڵبژاردننی پێشووش نمونەیە بۆ ئەم جارە دەرەکەوێ من قەنەعەتم وایە ئەم حەملەیە ئەم جارەیان بۆ جۆرە نییە ینی ئەم جارە جیاوازترە بێت جیاوازترە بێ بە تەئکید. باشە ئەگەر ئەو شەڕەپۆڕۆیە کە لایەنە سیاسەکانەکەن پێت وایە کاریگەری لەسەر گۆڕینی ڕێی کەسێکێ تا دەنگ بە لایەنێکی سیاسی بدا یاخودنا نا من پێشوەختەیسە من احتیمالە هەر ساڵە لەمە پێشدانی بێتم ئەم جارە دەنگ بکێنم یەکلایی کرد بێتەوە یەکلایی کرد بێتەوە ترایە دەنگ بەم دەنگ نێم دەنگ بە لایەنێ چ لایەنێ بەمەوە شتێکی کە قەنەعەتم نییەم شەڕەپەڕۆ و حملەی ئەعلامی و ئەم دیعایەی سیپا دەبێت. بەڕای تۆ لە جاتی ئەو شەڕەپەڕۆیە چی تر بکەن تاوەکو شتێکی جوان پێشکەش بکەن و ئەو یەکترشکاندنەیشی تیان نەبێت لە جاتیەوە چی بکەن بڕۆ؟ وەڵا لە جاتیەوە جوانتر وایە با بێنێ پرۆژەیەکی جوانتر بکاتەوە
با دیعایەکە لە تەلەڤیزیۆنە ئەیکا بۆ ئەو پرۆژەیە بکا کە کردوێتەوە با هەلی کار بڕەخسیانە بۆ هەموو گەنجاوە بەتاڵ و حەتاڵ دانیشت با یەک دیست بە یەک بن بە یەک قۆکن بە قۆڵێکا لە حیزب خەنە ئەو داوانەیە حیزب نەکەن بێرێت بۆ بەغا بڵێ مەتالیبی کورد ئەمەیە لاو ئەمەکە ئێمە نەک هەریەکە بۆ خۆی بەلایاکە بچێت بۆ بەغا و هەوڵ با بۆ خۆی بگات زۆر لە کاتی هەڵبژاردنەمان بینی خەڵک لە نێوان خۆیان تاکەکان ڕەنگە کێشە دروست بووە یەکتر شکاندڵ دڵعازی لە یەکتری دروست بێت بەڕای تۆ حیزبەکان تەئسیریان لەسەر خەڵگەیە تاوەکو ئەو یەکتر شکاندنە دروست نەبێت لە نێوانیان حیزبەکان خۆیان پاڵیان پێوەری ئەوانە بکەن لە حیزب پاڵی پێنەوە بڕۆ ئەو بشێن ئەوە بشێن ئەو بشێنی یەکتری بچەن بۆی بەژۆندی خۆی ڕاکشە بۆ خۆی حیزبەکە خۆی تۆ ئەوانە بەڕەکە خۆی ئەندامی خۆیت ئەو کە ئەوانە دروستەکە حیزبانە باش ئەگەر تۆ لایەنێکی سیاسی هەبێ چۆن ئەندامەکانی پەروەردەکەی تاوەکو ئەو یەکترشکانە دروست نەکەن چیان پێڵی لایەنێکی سیاسی ئەوەیە کە هەمویان ببن برا وەکو یەک هەڵوێست بچنە پەرلەمان و پەرلەمان دروستکەن بۆ پەرلەمانە خزمەتی ملەتی پێ بکات نەک حیزبی پێ بکات نەک لایەنەکەی پێ بکات ئەو شەڕەپەڕۆیی کە بینی زۆرجار لە کاتی هەڵبژاردنە پێت وایە تەئسیری لەسەر گۆڕانی ڕێی خەڵک هەیە تاوەکو دەنگ بە لایەنێکی سیاسی بدایە خۆ دەنگی پێ نەدا ئەمڕۆ خەڵک پاشێک شێک دەردەگان ئەمڕۆ خەڵک دەنگ بە پەڕۆی نایەت دەنگیش بەوان نایەت باوەڕێ بکە سەی پەنجا تا شەستی دەنگیان پێ نایەت ئەمڕۆ کەس دەنگ بەوانە نایەت هیچ دەنگی میلەتەکە قوڕی کراوە بەسەرەوە هیچ نادا چی کە نادا هەیە کامەیە دەنگان کامەیە حیزب کامەیە چی حیزب بە بەرژەندی میلەتی کوردی دەبێت لە حیزبەکان ئەوان بە پارچە پارچەچن بۆ بەغا ئێتە چۆن بەژۆندی بنیەوێت تۆ یەکگرتووی و یەکدەنگی باشترین شتە بۆ حیزبەکان تەمان یەکگرتووی بەڵام لە مێژووی کووردا یەکگرتووی نەبووە مێژووی کورد لە هەموو چوار پارچەکە کورد هەر دوژمن یەک بووە ئەوتان لە ئێران هەڵێ لەناو خۆیانە ئەمەیان کردووە خەبەریان ناوە بەوان کە تۆمبارانمان بکەن لەناو خۆیان ئەمە بووە ئەوان 16 پارچەن ئێرەش حەنیشتە کورد هەر وایە جا براکەم ئەوان خۆیان لە ناو یەکا باش بن هەمویان یەک بن ئێستا من و تۆ ئۆکو ڕەفیق وانە یاکو براوین دڵمان یەکێکە دڵی تۆش ئەو یەک بێت دڵ ئەوانش دڵیان یەک بێ ئەوان یەک دەست بن لە هەردوو لاوە بێن بڵێن لە کوردستانە ئەو لە بەغایە یا لە منتقەی جنوبە هەمویان یەک بن دەست ئاوا دەست یەکس بن من تۆ خۆش بێ و ئێمەی خۆش بێ و وڵاتەکان خۆش بێ و دەست هێنی بکەن یەکتریان خۆش بێ و لە ناو یەکتریان هین بن ئازاد بن خودی لایەنە سیاسەکان ئەگەر لە نێوان یەکترا هەیە من خەڵکیش کەمتر کێشە دروست ئەرەوەڵا کێشە دروست نابێت ئەگەر من و تۆ یەک بین وەکو براوا بین کێشە دروست نابێت لە هیچمان لە بینمانە مەسەڵ لە ئەوانەی پێشووترا ئەما بینی جۆرەێک لە شەڕەپەڕۆ دروستە بوو ئێستا پێت وایە ئەو پەڕۆ هەڵواسین و شەڕەپەڕۆێت تاسی لەسەر گۆڕینی دەنگی کەسێکە ینی تۆ دەنگە بودەی بە کەسێکی تر بەوەی پەڕۆی کەسێک خۆیانە خۆیان لە ناو یەکا یەک نین لە ناو یەکا یەک نین مەسە من دەنگیان بە ئەم شخصە یا بە ئافرەتە ئەوە ئەڵێ کاکە جیان تۆ بۆ دەنگن لاوە بەوە ئەوە جیایە ئەمە لەگەڵ ئێمان جیایە ئەمە لەگەڵ ئێمە باش نییە ڕێک نەکەوتۆ لەگەڵ ئێمە سیاسەکان خۆیان بە دوژمنی یەکتری ئەزانن ئەخرەوان لە بەنی خۆیان نەیەگنین لە پێ ناڵێم لە بەنی یەکا یەک نین ئەوە گەر بێت ئەوە ئەگەر بێت ڕێک بێت لەگەڵ ئێمە هەمویان یەک بن هەمویان یەک ڕۆح بن هەمویان یەک دەست بن هەمویان هین بن هەموو کەسێک خۆشەوێت عێراق هەموو خۆشەوێت هەموو وڵاتەکان نەگەین وڵاتەکانش خۆشیانیان چۆن نابین بە دوژمنی کێشەکە لە نێوان خۆمانایە کە لایەنەکان تەواو نین بۆیە خەڵکی ڕێک بین ئەگەر خۆمان ڕێک بین تەبان ڕێکە بێ ئەگەر باش بین هەر باشە بێ ئەگەر خراپ بن ئەوان خراپن ئێمە باش بین ئێمە ژەر خراپە بین لە ناویانە لە ساعت دەیمان خراپ باشە بێ لە باخەکەی ترێت خراپە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا پێتان باشە ئەم لایەنە و قوارە سیاسیانە چۆن بانگەشەکانی خۆیان چۆن خۆیان پارێزن لەوەی بەرامبەرەکانی یەکتر نەشێن و ئازی نەکەوێتە نێوان کەس و لایەنە سیاسەکانی ئەبێ لایەنە سیاسەکان خۆیان هەوادارەکانی خۆیان وا تێبگەێنن کە ئەمە منافەسەیەکی شەریفە لە بینی حیزبەکانە بۆ مەسیری میلەتێکە دڵسۆزی نواندن بۆ خەڵک هەستەکەم ئەوە کافیە لایەنێکی سیاسی ئەوەیە کە هەمویان ببن برا وەکو یەک هەڵوێست بچنە پەرلەمان و پەرلەمان دروستکەن بۆ پەرلەمانە خزمەتی میلەتی پێ بکات
هەموو سەرکردایەتەکان و هەموو مەکتەب سیاسیەکان ئەمە قەرارەکەیانە ئەم بەلاغانە بڵاوەکەنەوە هەتا لە تەلەڤیزیۆنەکانە بەڵام چەند کەسانێکن ئەوانە ئەکەن باوەڕ ناکەم خەڵکی تۆزێ وشمەند بێ خەڵکی تۆزێ دنیای دی بێ مەسەرەی هەڵبژاردن و پێکۆژیان بزانێ یعنی چی هەڵبژاردن بزانێ یعنی چی دیموکراسی بزانێ یعنی چی کەسایەتی خەڵک بزانێ یعنی چی قەت کارێک ناکە کە دڵی بەرامبەرەکەی بشکێنێ تۆ لایەنە سیاسەکان تاسیریان هەیە لە زەرەوەی خەڵکیش تۆڕان نەبێ و دڵی یەکتری نەشکێنن لایەنە سیاسیەکان خۆیان هاوارەکەن هەر هەمیان بڕۆ لەگەڵ هێچی یانات بڕۆ تەلەڤیزیۆنەکان لە بچووکترین مەسوولەوە مەسوول لە کادرێکەوە ئەڵێ نابێت کە خەڵک بەڵام لە هەمان کاتە زۆر شتیش ئەکرێ خولوقات زۆر شت دەکرێت بەڵام بە تەئکید بە ئەوخوانێک کە خولوقات دەکەن وەکو ئەو وایە کە لە ناو ئاوی لێڵە مەلێ ئەەکەن ئەوە بۆ مەسلحەتی نەبوو ئەو حیزبە لەوانەی پێشووترا بینیمانە شەڕەپەڕۆ دروستە بوو پێت وایە ئەو شەڕەپەڕۆیە ڕای خەڵک بگۆڕێ کە دەنگ بە لایەنێکی سیاسی قەت شەڕەپەڕۆ ڕقی خەڵکی زیاتر داێنێت درشت دروستەکە قینە بەرایەتی دروستە لەوانەیە وای من چەندان کە زەزانم کە لە ڕقی شەڕەپەڕۆ دێتی وەڵاهی دەنگ بۆ هیچ کەسێک نام بۆ هیچ کەسێ دەنگ نام پەشیمان بۆتەوە ئەرێ وەڵا یعنی ئەو شەڕە قسەکردن و لە یەکترشکانە زۆر عیبە زۆر عیبە تۆ داواکاری چیە لەم جارەیە لەم جارە لە هەموو هەل لە ئەندامێکی بەڕێزەوە کە بانگەشەی هەڵبژاردن نەکە لە من ئەندامێکی بەسیتەوە هەتا سەرەوە داوایان لێ یەکەم پێکۆژیان یەکتر شکانن عیبە یەکتر نەشتێننی برایەتی برا قسم بخوا هەتا ئێمە بڵین ئەوە فڵان کەس و فڵان پارتی و یەکێتی و حزب و ئیسلامی و ئەمە و ئەوە قسم بخوا دژمنەکانمان ئیسفادەمان لێکەن حکومەتی عێراق وتی ئەوە یەکێتیە وتی ئەوە پارتیە وتیەوە ئیسلامی وتیەوە گۆڕانە وتیەوە کێیە هەموو یەک یەک نەشکان تورکیا هاتووە هەموو یەک یەک نەشکانوە ئێران وای کردووە هەموو وەکو یەک نەشکانوە وتی لایەن ئێمە یەک دوژمنمان هەیە عامەتەن هیچ تێ دەرمانمان ناکە ئللا برایەتی و دەستخستنە دەستی یەکتری نەبێت زۆر عیبە بۆ ئەو سەرکردەی ئەو ئەندامە بۆ ئەو کەسە کە دووبەرەکەی دروستەکە لە ناو کووردا چۆن بانگەشە بەڕێوە بچێتاوەکو یەکترشکان دروست نەبێت وڵی هەر هەوڵ بۆن لە کەناڵەکانەوە بە هێمنی بیکەن سەرجادش لە خەڵک تێک نێن بۆنە جادەکان لە خەڵک نەگرن خەڵکیس ئاز نەکەن ئەم هۆڕین لیان و شتە شتێکی ناشینە اینجا بۆ جوان نابی ینی کە تۆ بێ جادە لە خەڵک بگریت و خەڵک لەوە زیاتر وەکو بڵێ ڕقاستورترە بێت لەوەشە دەنگیشە پێنێ هەوڵ بێ بە شێوەیەکی هێمنانە هەر لە کەناڵەکانی خۆتانەوە هەموو خۆ کەناڵی هەیە هەوڵ بات بانگەشەیەکی هێمن بکات و تەواو ئەوانەی پێشووترا لە بانگەشەکان پێشووترامان بینی ڕەنگە تاکەکان لە کاتی مناقەشە و گفتوگویە کێشە دروست بایە لە نوێنیان لایەنە سیاسیەکان تەسیریان هەیە لەسەروی خەڵکیش هێمنی و لە کاتی ئەو بانگەشەکردن و مناقەشە و گفتوگویە نێوان خۆیان ئەی بەتەشی دەی تۆ کابرایەتە ناو بازارەوە بە گڕوتینەوە قساکات و کوردایەتی پێفرۆشێتەوەی تۆ ئەو خەڵکێکە لە چواردەورێتی بەتەشی هەڵەچێت و ئەوش قساکات و هەوڵ بە شوێنەیەکی هێمنی بە شێوەیەکی یعنی جوان بانگەشەی بۆ حیزبەکەی خۆی بکات و تر ئەو کەسی بەدڵی بوو دەنگی پێ باوەی کەشی بەدڵی نەبوو دەنگی پێ نەیات بەڵام ئەوە نەبێت خەڵک تووڕەکەیت و دڵی خەڵک عاجزکەی لێ ڕۆیی کە دروستە بێ پێت وایە تاسیری لەسەر ڕەنگی دەنگی خەڵک هەیە بۆی بیدا بەلایەنێکی کەیان ڕاکەی بگۆڕێ جا خۆ تۆ خۆی خەڵک ئەبێ خۆی زوو یەخی دای کردێتە دەنگیا بەچیان نایات من تەسەوەر ناکەمەوە پەڕۆیش دەورێکی هەبێت من ئەگەر بە پەڕۆیەک دەنگ بەلایەنێک بم یعنی وەکو بڵێ هیچ باشە بۆچی لایەن سیاسەکان ئەو هەموو پەڕۆی هەڵەواسن ینی ڕەنگەتێک نازانم یعنی هیچ دەورێکی نییە بەس ئەوە بازار ناشری نەگەن دوایی ئەبێ بە کێشە بۆ خەڵکو لی کاتەوە خەڵکیس ئاجەکەنەی ناوەڵای هیچ دەورێکی نییە بەڵام ئەوازان ئەم جارە باشترە تا ئێستا کە زەڵی نەواسیوە زۆر ئەم جارە نازانم زۆر سیقیان پێ نەماوە یان چی پارەیان پێ نەماوە تۆ لە وڵاتە پێشکەوتەکان ئێمە وڵات نین لاسایی وڵاتان ئەەکەینەوە چار ناکەین ئێمە هەموو ئەرز دوژمنمانە دۆستمان نییە ئەو باسە کرد
لاسایی وڵاتانەکەینەوە ئێمە لە بانگەشەیە ئەگەر لاسایی ئەوان بکەینەوە قازانج ناکەین لی نازانین چار ناکەین ئەوانە عقلێکیان هەیە ئێمە بەڕاکردنیش بە دوایانە فریان ناکەوین ئێمە چاری هەموو عەرەب چەند ملیۆنە هەموو تورک هەموو فارس هەموو ئەوروپا تەحالوفی دەولی تەحالوفی عەرەبی هەموو ئەرز دوژمنی گەلی کووردە ئەم وڵاتە ئەوە نەخێر و بێر و دەوڵەمەنی تایە تەیموری لەنگ بۆ گەیتە من ئێستا ئەوەی دۆستمانە درۆمان لەگەڵاکە ریفراندۆمیان کرد بۆ پیاوە مەلیاراتی تێچوو درۆیان کرد ڕۆشتنەوە جیانێڵا دەست بەتاڵ و بێ کەس ماینەوە هێشتا ئەمان باش بوون لەگەڵمانە ڕەحمیان پێکردی نەگەنە ئەبایە ئێمە هەمومان وەکو ئەها کابرای ئیسپانی ریفراندۆمەکەی کردراوی چی بوو بەرشەلۆنە هەرێمی کەتەلۆنیا چیان لێکردن هێشتا بەغا ڕەحمی کرد بە ئێمە ئەجینا ئەبایە تاک بە تاک بیان فرێنەدینایە تا سیبریە کورد چار ناکە بەڵام ئەمە وڵاتانی دەوروبەرەڵێ ئەی کورد لە ناو خۆیان ئێستا بە بانگەشەی یەکێکە لەو دەرفەتانان تۆتە پێشەوە تاوەکو بە ئاشتی بە برایەتی هەمووی بانگەشەی خۆی بکەوە بەبێ مشکلە بەڵامە بینین زۆر جارە بینین ئەم کێشە و مشکلانە دروستە بێت ئەمە خەتای خۆمان نییە بەڕێز ئەم قسانە کە تۆیەکە ئەم ڕستە جوانانە کە تۆیڵی ئەمە هی کاتی ئیسراحەتە ئێمە ئەوەتاین لە ناو چەند هێزێکە کە پاڵ بە ئێمە وانن ئەکوشن دوێنێ لە خانەقین چوانیان سەر بڕیوە لە ئێران و ساروخەکانی ئەوێ سەیری پەکەکە چی لەکرێ سەیری سووریاکە چی لەکرێ گە لە کۆمەی هەموو زەوی لێمان هەڵساوە هەموو عالم دوژمنی ئێمەی ئاگامان لە خۆمان نییە دانیشین بۆ خۆمان بە ئارامی بژین لەگەڵ ئەم دەوڵەتانە بە شێوازێکی کە ئەم چەکداریە کوردی فەوتان لە چرخی بەردەوە تا ئیسە کورد ئەکوژرێ ئەسووتێ من هەڵە بجێ چیمیا سووتاندن سیلاح ماوە لە کووردا تاقی نەکرێتەوە ئەمە ئاخر مۆدێلی سیلاح بوو پێرەدایان لە دیموکرات ژن و مناڵ و لەو ناوە بێشکە و دیموکرات و سەرکردە هەمووی تێکەڵ بوو بە خوێن و بە چیمەنتۆ و بە قەڵاو بەچی و چی ئەم شتە نەتیجەکە و ئەوەڵەکەی لە یەک بیتەوە ئێمە هەمیشە ئەدۆڕێن بەم شێوازە خەباتە ناڵم کوردگەلە کورد زمانی هەیە کورد بە شەرەفە بە کەرامەتە ئازایە بەس ئێمە چار ناکەین چاری دنیا ناکەین کاکە بە قورئان دۆستمان نییە رووسیا دۆستمانە تورکیا پشتیوانی پارتیەکە بێ خۆمان دۆستی خۆمان بینتەوە بتوانین مشکلانە حەلکەین عەقڵ هەڵسەنگاندنی ئەمڕۆ جیهان چیەکە ئێمە چەنین وەزنمان چەنە لە ناو جیهانە لی نازانین سەرکردە و عولەما و زیرەک و مەلا و هەر هەمووی گیری خواردووە ئەم قسە بۆڵێ ئەوە لە تۆ خەتای تۆیە وەڵا خەتای ئیسلامەکە نا ئیسلامەکەەوە نا خەتای دیموکراتیەکانە نانایەکێتی گۆڕانە ئەوە نەوەی نوێ هاتووە وافیتی ئێمە خۆشمان لە بینی خۆمانە ماڵ وێران بووین کە هەڵبژاردن نەکرێت لە هەموو شوێنێک کۆمەڵ لەلایەن و قوارەی سیاسی بەشداری ئەو هەڵبژاردنە بن و هەرێکان بە کۆمەڵە پرۆژە و بەنامەی خۆی بەشداری هەڵبژاردنەکەکات بۆیە پێویست ناکە لە هەرێمی کوردستانیشا کاتێک لایەنە سیاسیەکان بەشداری هەڵبژاردنەکەن یەکترشکاندن و قسە بە یەکتروتن دروست بێت چونکە ئەمە ڕاستەخۆ گوازرێتەوە بۆ خەڵکو و کێشە لە نێوان تاک و ئەندام و لایەنگرەکانی ئەو لایەنە سیاسیانە دروستە بن هاوڵاتیانیش داواکارن ئەم جارە جیاواز لەوانی تر شەڕەپەڕۆ دروست نەپێ کێشە و ئەو دڵعاجزیە کە لە نێوان خەڵکا دروست بوو لە نێوان لایەنە سیاسەکانە دروست بوو ئەمە دووبارە نەبێتەوە بۆیە داواکارین ئەم جارە هێمنی و لەسەر خۆی پارێزن تاوەکو هەڵبژاردنێکی پاک و دروست هەڵبژاردنێکی بێکێشەی بێمشکیلە بەڕێوە بچێ پامی تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ